دوو ئیدارەیەکی قوڵ لە بازگەکانی پارتی و یەکێتی دروست بووە. زۆربەی کەلوپەلەکانی موبایل و خواردەمانی لە بازگەکان ڕێگەی پێنادرێت تێپەڕێت. بڕیارەکە بێ هیچ پاساوێک پەیڕەو دەکرێت. یەکێتی هاوردە و ناردەکاران دەڵێن بڕیارەکە سیاسیە و بازگەکان تەنها فەرمانی سەر و خۆیان جێبەجێ دەکەن. چەندین سکاڵاش دێتە لایەن و ژمارەیەکی زۆر بازرگان بەهۆی ڕێگریەکان زیانیان بەرکەوتووە. ئەمە گرفتێکی گەورەیە، پێویستە حکوومەت بێتە سەرخات و لێرەدا من حەز ئەەکەم وەکو یەکێتی هاوردونانکارن کوردستان کە ئەو سکاڵانەیە دەکەنە لامان ئێمەش ڕاستی بە حکوومەت بڵین کە بێتە سەرخەت بۆی نەتواندرێ لە بازگەکانە ئەو گیر و گرفتانە دروست. گرفتەکە ئێمە ئەبینین لە هەردوو لایە، واتە لە هەولێر ناتواندرێ بێ، لە سلێمانیش ناتوانێت بڕوە. ئەمە بەڕاستی هەمووی بەهۆی سراعی سیاسیەوەیەکەوە ئەم گرفتانە دروستە بێت دێتە ناو ئابووریشەوە. بازگەکان هەر ئەوامریان لەسرە کە ئەو ئەمرەی بۆیان دێ جێبەجێیەکەن. بڕیارەکە جوڵەی بازرگانی لە نێوان سلێمانی و هەولێر پەخستووە. دەوترێت دەرگاشی بۆ قاچاقچێتی لە نێوان ئەم دوو پارێزگایە کردوتەوە. دوو دیوی کاریگەریەکە هەیە. دیوێکیانەوەیە کە بێگومان هەڵاوسان و نەمانی کاڵایە دروست بووە. دیوێکی تریان کە من بڕوام وایە بە مروری زەمن ئەمەی زۆر کارەساتەکە گەورەترە لە نەبوونی بازاڕەکە. ئەویش دۆخێکی خراپی هێناوەتە ئاراوە قاچاقچێتی و بەرتیل و بەرتیلکاری لە نێوان بازگەکان و ئەو ڕێگانەیە. کاگڕامیار ئەو دۆخی هیچی کەمتر نییە لە قەیرانە داراییەکە لە بەروێمە بە مروری زەمەنم خوامێنێتەوە. ساڵان شتێکی وا هەبوو، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان هەرێمی کوردستان تێیپەڕانتە بوو. بەس ئێستا بەرتیل و قاچاقچێتی سەری هەڵداوەتەوە و شان بەشانیەوەش بێگومان بێکاری و کەمبوونەوەی قوت و بژێوی بە هاوڵاتیانەوە دیارە. بڕۆکێسە بە بازارە بگەڕێ هەستی پێیەکی کە ئەو ناچەقامگیریە بۆ بە هۆکارێک خەڵک هەر ناوێرێ ئەگەر کەمەپارێکیشی هەبێ خەرجی بکە و دوکاندارەکانیش بێکار و بێمەوەدن. باڵێ ئێمە بۆ بەڵگەمان خستوەتە ڕوو. یعنی ئێستا من دەتوانم ژماری خەڵکت بەمێ بۆ ئیستفساری و مۆزوعە پەیوەندیان پێوەکی بە پارە کاڵات بۆ داخڵەکەن. ئێمە چۆن داخڵیەکەن؟ بە قاچاق داخڵیەکەن یان بە ئیتیفاق کە کەس نازانێ و داهاتە ئەگەڕێتەوە بۆ کوێ؟ یعنی ئەو جێگەی پرسیارە بێ وەزارەتی دارایی ڕوونکردنەوە بە. تا ئێستا ئەنجومەنی وەزیرانی هەرێم لەسەر ئەو کێشەیە هیچ کۆبوونەوە و قسەیەکی نەکردووە. دەوترێت بە یەک تەلەفۆنی سەرۆکی حیزبەکانی دەسەڵات کێشەکە چارەسەر دەبێت و پێویستی نە بە لیژنە و نە بە کۆبوونەوەش نییە. ئەگەر گرفتەکانی چارەسەر نەکرێن پێویستە بازرگانەکان لە جێگەی هەولێر و سلێمانی کەلوپەلەکانیان بچێتەوە بەغدا و لەوێەوە بگەڕێتەوە بۆ سلێمانی و هەولێر. بەڵام ئەوەش بارگرانیەکی ترە لەسەر بازرگانەکان و نرخی کەلوپەلەکانیش بەرز دەکاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.